من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. بەرنامەی بەخشینی خێرخوازی بەردەوامە لە بەسەرکردنەوەی هەژاران و نەداران و خاوەن پێداویستە تایبەتەکان. بەرنامەی بەخشین ئەم جارە سەردانی یەکێک لە دێکانی هەرێمی کوردستانی کردووە بۆ ئەوەی چیرۆک و بەسەرهات و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژانی یەکێک لە هاونیشتمانیانمان بگوازینەوە بۆی ئازیز و خۆشەویست. بەرنامەی بەخشین ئەم جارە سەردانی قوتابخانەی کردووە لەم دێدا بۆ ئەوە نییە کەوا سەردانی قوتابیەکان و خوێندکارەکان بکات، بۆ ئەوەی بزانین ژیانی یەکێک لە هەژار و کەم دەرامەتەکان چۆن دەگوزارێت لەم قوتابخانەیەدا و بۆچی ڕوانکردوتە ئەم قوتابخانەیە و چۆن شەو ڕۆژ بەڕێەکەن و چیان پێویستە و ژیانی خۆی و خانەوادەکەی چۆنە. بەرنامەی بەخشین ئەوێت لە ئەڵقەی ئەم جارەدا مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی خانەوادەیەکی خاوەن پێداویستی تایبەتتان بۆ بگوازێتەوە، هۆکار و مەینەتی و ناڕەحەتی و دژوارەکانی ژیانی بخاتە ڕوو بۆ ئەوی بە هەمومان بتوانین بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ئازارەکانی کەم بکەینەوە و وەکو ئێمە وەکو ئێوە تۆزێک ژیانی خۆش بێ و لە فرمێسک و ناڕەحەتی و خەمخەفەتی ڕۆژانەی تۆزێ پشوو بات. چەند ساتێک لەگەڵمانە. ئێمە لێرەوە حیکایەتی ئەو خەمە قوڵانی ژیانتان بۆ جێڕینەوە کە پڕەن لە گریان و هەنس، پڕەن لە شیوەنی دڵتەزێن. ئەم هەستە لە وتن نەهاتنانە چۆن بخەینە سەر پڕەی دڵتان. تین و تاوی حەسرەتەکانی ئەم مەشهەدە حەزینانە ڕەنگە دڵ بکا بە ئاو و بە چاوە بکاوبوو. ئاخر هەناسە قەتیسماوەکانی ئەم چاوانە گوڵسی سەکا، ڕوخساری جوان چرجەکە، دڵی بەرد ئاسان نەرمەکە، ژیانی مەمرە و مەژیان دێنێتە قسە. ئەو کاتەی هەژاری بە بەردەممانە تێپەڕێ و کەسێک نییە دەستی بگرێ، ئەو کاتەی هەموو دڵی خۆت لە نێو دوو دەستی پڕ لە غوربەت و دوو چاوی پڕ لە گریان جێهێشت. کاتێک لە نێو پاییزی غەریبی و بێکەسیدا بەجێمای، هەر ئەو کاتەی لە نێوان ئەم حرفی شەرمن و ئەو حرفی بێمروەتدا زمانت بە گریان بژا. نەتدەزانی چۆن پێمان بڵێ ژیان پڕ بۆ لە تراژیدیا و پڕ لە جەنگ و کارەسات. آخر کارەسات دڵی شەقشەق کردین، کارەسات بە کارەسات هەڵێ ئەم مرۆڤە چەند گوناح. ئەو شانەی لە چاوی ئێوەداگرین من دەمەوێ بە هاوار بین بسمەوە بۆتان، بۆ ئەوەی لە دڵی هەموواندا ببێتە هەورە بروسکە و لە سەرماندا چەخما خەبدا، تا ئەو کاتەی دوو دەستی پڕ لە مێهرەبانی لە نێو قۆزاخی جاویدانیدا دێنە دەرەوە و ژیان پڕ دەکا لە ئاوەدانی. بەرنامەی بەخشین هەمیشە نەخشین. ژیانێکی زۆر ناخۆشمەیە. ئەمجا شوانیم کردووە، گاوانیم کردووە،
دربدرم لما عمل بوم لسليماني بوم لما جماعة بوم لحمو جيانيكم لحمو شوني بوم لا أم ديانا جياو جيانكم آوايا بۆچی ژیانەکە دوا بوو؟ والله بلمشي نبوني وايلك دو نبوني وايلك دو بالي بيونا شارم نماوا إدارم نماوا أو قاتم آوايا أو إدارة مايا جياني زونا كان من علي ووايا ناتوان ويشي شيء لەزگ ماکەوە وای؟ بله لجيان ما آوايا الريوم یعنی ناتوانین قاچت دانێ؟ ونوا كم توان جيانكم آوايا چەند سەرخێزانی؟ شوار 6 نفرن شوار من عالم هيا أوا جيانكم جيان مهتاب لي لنا خوشيا لم ديا جياوم ولم ديا بهتيم جياو براسي بيبلن جياني زوزو لنا خوشم بو هتاب لي حتى بلي ناخوش بو جياني زوزو لنا خوشم بو ديك العقدال بو يعني هلا مناڵۆ بێ هانا من عليه وكو أو من عليكم ليربو جيانكم أو بو أو شو بينت بشتي أم دي براو من جيان ما بو جيان من نبو بيجي نوي أو تا لنبونيا شوم زرعاتهم كل زرعاتك بو نبو جيانكم ببن بسر بحفليك 10,000 مدسكة 10,000 بيم برون بيم ببريج بيم بشي جيانكم جيانكم أواي کاتێک بەو خاون پێداویست تایبەتی خۆتەوە بەم تەمەنەوە زرعاتەکەی تا چەند قورسە بۆ تۆ تا چەند ناخۆشە؟ والله هتاب لي ناخوش والله هتا عاري متاير عارك شنو موركم باقي كون جيان أوا ويش ناكا أو إيش كان بجاركم خمشتكم ارنم بخوا بايدا بدو حفتا جارك بايدا هزار فيويا بدور بسر عاوش جيانا كيمنا عاوش جيانا كمان عاوش جيانا كمان بدرم من دسم ناكوي اخوة دسم ناكوي عاوش جيانا كمان کاتێک کە ئەچێ بامێکە بڵێ شتەکە ئەبا ئیفرۆشێت 10,000 پێ ئەکا شتەکانیانێتەوە ناڵەکان تا 2 ڕۆژیش حاڵیان زۆر خۆشە پێ ئەەکەن باوکمان ئەوەی بۆ هێنن باوکمان بۆ هێنن ئەتە دوایش کە بەرەبوومەکەی نابێ ئیتر زۆر بێحاڵی هیچ حەزمە کرد ماڵم وەکو ماڵی خەڵک بێ ناڵەکانم کاتێ ئەگەڕێنە لە مەکتەب یان لەسەر سفرەکە سفرەکەم ڕازاوە بێت جاری وە دانیشتم نان و تەماتە ئەخۆی کە خەڵکی لە ڕێی خۆیان یارمەتیمانەکە بۆمانە هێنین جاری وێ دانیشتین چام لێناوە بەخوا نان و چامان خواردو کە هیچ شتێکم نەبوو بیخۆ والله ژیانەکەم ئەوەیە ئەوش مەکتەبە ڕخێ وا دەرمەکەن بەخوا بە قورئان وا دەرمەکەن چەند ساڵە لە مەکتەبە ژیان؟ والله 2 ساڵە بێ لە مەکتەبە بۆچی هاتی بۆ مەکتەبە؟ والله وتم خەڵکی دیەکەم و دیەکە پێم وتم چارم نییە و ئیدارەم نییە و تیان وەرە چارمان نییە وەرە بوو مەکتەبە ئەمەم ژیان مەکتەبەکە چۆڵ کرابوو؟ مەکتەبەکە من هاتم چۆڵ کرابوو باش بوو ژیانەکەم لەمە بردم بەسەر ئەم 2 ساڵە ئەمجا نازانم ئێساش بەیانی دەرم بکەن عەینیش ژیان مەڕوان لێرەدا ئەنیشم خاوەنی سەس خێزانین نەبووین نەدارین خەڵکی لە ڕێی خوا جێگەی کردوینەتە لێرە ئەیتر ئەوە حاڵی ئێمە وایە ئێتر شوێنە ماوەسەری پیانەکەین هەموو شوێنێ گەڕاوین
ئەوە تێ مشم پێ کردووە هەتا ئێستا یعنی شوێنێکی وان نەبوو کە ئیسراحەتی تیا بکەین بڵێن ئیتر ئەمە هێلانەی مناڵەکانمە و دائەنشین تایە مناڵەکانم بەدەڕۆژ هیچ شتێن لە بۆ بیخۆن خەڵک خێری پێکردوین ناتوانم ناوی ئەو شەخسە بێنم بەڵامێکی دەڕۆژ نان نەبوو لە ماڵمەکە مناڵەکانم خەڵک هاتوو خێریان پێکردەوە ئێستاش جلی خەڵک شتی خەڵکەکەنە بەریان ئەیتر کە زستانمان لێ دێت کاتێککە گەتێکی خوای گیان بەر مناڵەکانم نەکرد شوێنێکە شتێکیان لێ مناڵەکان ڕائەپەن لەخەوە کاتێکە ئیتر زیاتر لە زستانە ئەمە ڕوئەیە ئەیتر وەڵای کە ئەچن بۆ مەکتەب دایە بۆچی مناڵی خەڵک وایە بۆ ئێمەوانی نیمە منیش حەزم کام شتی جوان بێ کام شتین بێ بۆ ئەوانی کە دەسەڵاتم نییە هەشتێک ناتوانم چۆن بۆ مەکتەب دەڕۆژ نەبوو پاریان بینێ بە دەڕۆژ پارە نەبوو بیبن بۆ مەکتەب هەردووکیان ئەچیانەوت وەڵای کە ئەهاتنەوەی دایە وەڵای کە ئاوە چینێتە حەوشە لەگە مناڵی خەڵکە مناڵەکان چون بۆ حان و دەکە ئێمە پارەمان نەبوو بیبن مەجبور خۆمان کردو بە شوێنێکی زیان چێت لەناو پۆلەکە دانیشتوین مامۆستا هاتە پرسیاری لێکردن بۆچی ناچن بۆ شت کڕین مامۆستا حەزمان لێ نەمانتە پارەمان پێ نەبووە ئەیتر کاتێک کە پاسوشتیش گیراوە چی لێرە بێ لە سلێمانی بێ خەڵک یارمەتی مناڵەکان میاوە خەڵک شتی بۆ هێناون ئیتر بە هەموو ناوەڵای نەبووین زۆریش نەبووین خەڵکی لە ڕێی خۆتە عەزیان بکڕین ناتوانین بیکەین بەخان ئەتێ خۆ لێرە دەرمانکەن بە سەڵاتی هیچ شتێکمان نییە بیکەین پێشەکی بە خێراتنتانەکەم ئەم کابرا ئەو پەڕی دەستی کورتە ئەو پەڕی تێگەی لە ناچاریە هاتۆتە ئێرە هیچ چاری نەماوە دەستخۆ ئەم مەکتەبە خۆتان نەبینن چووەنە لە تا ڕووخانی چۆڵ کراوە وانە چوار ڕۆژی تریش حکوومەت لە بەپڕبارانیش بێکە گوتی بۆم چۆڵکە مەجبورە چۆڵی کات ئەنجا ئیمڕۆژ هیچ کەسێ نییە خانوێ چۆڵی هەبێ و بڵێ وەرە ئێرەوە تێگەی دەسێەوە ڕەبی بەخێر بێن سەرچاو هاتوون وەڵای ئەو پەڕیژی لە ژیان ئەوە ژیان نییە ئەمانیتیان ئەو پەڕی ژیان چیە ژیانە بێ تۆزە مرتابی قەرزار نەبی تیکێنان هەبێ مائیشاتی تۆزە بامی کردو قەسەم بەخوایە سێ لەوانەیە 200,000 دینار قەرزار بێ لە سەری تێگەی ئارەوەڵاق ئەیکا بەس کەمی کەمەنجامەکەی ژێسێ بیانوێکیان لێ دۆزیوەتەوە ئەویشیان بڕیوە بەخێر بێناخوا خوا دارتان کات لەسەر خێر بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 لە مناڵەوە تا ئێستا بە خۆشی نەدیو لە ئەدی ژیانی مناڵەکانن چۆنە ژیانی مناڵەکانی زۆر زۆر ناخۆشە هەتا بڵێ ناخۆشە هەتا بڵێ ناخۆشە ژیان ناخۆشەکان لە چییە؟ وەڵڵای نەبوونە مشکلیان هەیە هەزار شتیان هەیە تەماشای دەستی خەڵکەکەن ژیانەکەیان ئەوەیە تەماشایڵێ ئەوە فڵانکەس ئەو شتەیە ئەوەی هەیە ژیانەکان ئاوایە بەزیان بەخۆیان نادێتەوە مناڵانە بەڕاستی پێ بڵێم زۆر زۆر بەزیان بەخۆیان نادێتەوە چی ئەڵێ مناڵەکان؟ وەڵڵای هەڵە باوە ئەوە پاسکیدا ئەوە شتا ئەوە مشکدا زۆر زۆر هەیە مناڵ ئەوە هیچمان نییە ئەوان ناڵێ ژیانەکەمان ئەوەیە ناڵم تری جوان نەبوو بیکەنە بەریان جەژنان تێ شتی خەڵکەنە بەریان دایە هەفڵاکە شتی جوانەکە دایە ئەهاچی نادا بەو شێوازە دڵم خۆشکە نادایگەن ئەوە تاهی ئەوە جوانەیە نادایە هیچ کەسێ وەکو ئێمە نییە منیش حەزمە کە مناڵەکانم کام شتی جوان بێ کام شتیان لایەق بێ ئەویان بۆ بکەم بەڵام چی بکەم هیچ بەسەڵات نییە
لە هاوکاری خەڵکەکەم عەرزیان بۆ کڕی و خێریان ئەکەن بەس ئەوم بۆ کرد بەخان ناڵەکانم حەسێنەوە وەڵڵی مەمنونیانم کەلوپەل و پێداویستی ناوماڵ هەمووی خەڵکەوە وەڵڵی کۆنەیە براکەم بەڕێکەی ژێرم هێنی خەڵکە بەڕێکەی ژێرم هی خەڵکە وەڵڵی ئەوەی خەڵک بۆ بهێنێ باوەڕ پێ بکە هیچ دەسەڵاتێکم نێبی کرد هیچ دەسەڵاتێک وەڵە بەتانێکی ئەم بەتانێکێتەوەی بینی خەڵک بهێنەوە هیچ شتێکم نییە دەسەڵاتم نییە ئەم هاوڵاتیەمان کە لێرە ئێمە وەک خەڵکی گوندی چالاق هەموو تێپرسیدیەکەین و لەبەرەوە کە ئەم پیاوێکی فەقیرە و هەر لە هەوڵۆ لێرە بوو هەر بە هەتیوی لێرە بەخێوکراوە هەتا توانیوێتی خەریکی بە زۆری خەریکی شوانی و خەریکی شوانی بووە لەم دێهاتانە ئێستەش ئەو لەبەرەوە بۆ بە هاوسەری پیا کردو و مناڵی هەیە ئێستەش بە زۆری چوە لە ساوراوە و لە حاجیتان و لە سووداش و لەمانە شوانی کردو ئێستاش پەچی کەوتووە خەڵک نایگرێ بە شوان ئێستا هەنێ سەرعاتی کردووە لێرە هەنێ بامی کردو ئەویش بەسەیە کردوێتی شتێکی وایەتیانێ بە خەرزاری کردوێتی اینجا لەبەرەوە بێخانووە بێماڵە هەر مانگێک هەر بە دوو مانگ جارێک ئەچی بۆ شوێنێک هەر لەبەرەوە ئێمە خەڵکی ئێرێ و لێرە بەخێوکراوە هەر لێرە ناو خۆمانە بۆ ئێستا هاتووە ئەو مەکتەبماناوەت ئەوش مەکتەبەکە قایم مدیری پەروەردە و دوکان هاتووە سەیری کردووە بە هیچ شێوەیە قبوڵیان نەکردووە تەلەبەی تیا بخێنێ لەبەرەوە مەکتەبەکەمان زەعیفە و بە عەمەل تەعمیرکردنەوەیش نایە هەرە لەن ئەبێت لە هەوڵۆ تێکچێ مەترسی تەواوی لەسەرە ئیستا تەلەبەکانمانەوە لە سابوراوە و لە دوورکانە خوێن لەبەرەوە مەکتەبەکە بە عەمەلەوە نایە ئەو تێی بچێت ئێستا ئەمیش لەبەر بێ دەرامەتی خۆی هاتووە 2 ساڵ لە مەکتەبایە وەڵی ئێستا مەکتەبەکەی ئەوەیە ئەوە چەندتا لوزنە هاتووە سەیرێکە مەکتەبەکەمان تێک چووە کەس نایاری بچێتە ناوی بخوێنێ شوشەی هەر پیۆنی ئەوە تازە خۆمان تێمان کردەوە دیسان شکاوت ئەوەی نەوەیە کە مەترسیەکان لە دستانە دەرەکەوێت ئەرەوەڵا هەر دڵۆپەیەکە ئەوە هات بەری ئەوە تۆ سەیری خانووەکە هەر لە دووە داچوو ئەوەی جێگاش نییە خۆ ئەگە ئیزنی هەر گوناحە ئیزنی نای یعنی زروفەکەی باش نییە ئەو مەکتەبەکەی ئایجا پێمان ناخۆشە ئەرە وەڵام مناڵێکی شتێکی لێبێ ئەو مەکتەبەکەی سیر بۆ ئەو سەر چۆن داچوو بە چواردەوریە هینە چواردەوری شکاوە یعنی هینیتیانێ شوشەیتیانی تر لە ناوە تۆ سەیری کایت نەمدیر نەحێ نە قایم خام نەمدیری تەربێ هیچیان وەڵا هیچیان قبوڵیان نەکرد بە هیچ شێوەیەک تەلەبەیان بۆ تعمیرکردنیش هەڵیان ناوەڵا بۆ تعمیرکردنی مهندیسا سەیرێکی هەر نەیتوانی ئێتر داوا لە بەهێزی شتانەکە نەگە یارمەتی بن و هاوکاری بکەن بەشکم شڵا خانوێکی بکەن وەڵا عەرزی کە هەیە بەس بخوا خەڵک بۆی پارەی بۆ کۆ کردێتەوە باربیان بۆ کردەوە ئەو جێگای نییە و هیچ بەیانی لەو مەکتەبەی دەرکەن لە کەپرای دارەکە بدە بەخوا بەیوا بوو بچێتە چادرەوە بینێکا لێر مامۆستاشتە هاتن سەیری مەکتەبەکان کوتی تعمیرەکەینەوە بەیوا بوو بچێت لەو پژۆگا چادرەکەڵە بەخوا دەسەڵاتم نییە جار لەگەڵ هاوڕێکما بڕۆم بچم بۆ شوێنێک هینە بکەم بچم پارەیە خەرج بکەم بەدڵی خۆم بسکیتێ بخۆم قەت وام نەبووە جاری بۆش بووم مامۆستا وتێتی بۆ پارە خەرج ناکەی وتمە مامۆستا دەسەڵاتم نییە بە شتی خەڵکردن ناتوانین ژیان بەسەر ببین لەسەر ژیانی خۆمان نین هەموو خەڵکەکە یاری بۆ خۆیەکە دووشتەکە و ئێمە ژەر بە خۆمان دەسەڵاتمان نییە یەکشت بکەین ناتوانین بەدڵی خۆمان بژین و یاریە بکەین دایما ئێمە
دەجوورش بۆمان نییە یاری بکەین هیچ جوان نییە یاری پێ بکەین ئەو خەڵکە لە دەرەوە یاریەکە ئێمە ناتوانین ئەوە باوکمەوەدا قازی نوقسانە ناتوانێت ژێتگا ڕۆژوە بۆ بەخوا چوو بۆ شوێنان بە 10,000-15,000 دەستکەوتووە تا هاتووەوە نەیتوانیوە ئیژێ بکە لە تەوەی بتوانێت ئیژێ بکە حەزم کردووە ڕۆژێ نانچە خۆمان بۆم بەزە دەتوانێەوە یەکشتی خۆما بخۆم ئەڵە خۆی خێرتان بنووسێ و ئەو کەسی یارمەتیمانەیە ئەوە یارمەتیشمانە هەر خۆی خێری بنووسێ کە چوون بۆ مەکتەب بە پێڵاوی دراوە چوونە لە سلێمانی مامۆستاوی توێتی عادی تەرزەوەرەوت من باڵە مامۆستاوی توێتی بۆچی پێڵاوەکان دراوت مامۆستا بەخوا دەسەڵاتم نییە بیکڕم وتی دی باشە هەنێ ئەوە پێڵاو کە مناڵ خەڵکی پارەی پێ ئەچێ بۆ مەکتەب ئێمە هەر ئەبێ هەر ئاواز تێ بکەین ئینجا لە پۆلەکانم ئەدانیشین ئاواچینە پەنایەک دانیشینە تاکو جەڕەز لێە هەتاکو ئەو کەسانە ئەچنە ژوورەوە ئێمە ژەبێ وا بکەین ئەخەچکە پارەمان نیە ئێمە هەر وای اینجا دوای ئەوش پارەمان هەبووە وامان نەئەکرد ئێستا وەکو مناڵی خەڵکی کە بە جانتای خۆش ودا هەموو شتێکی خۆشیە ئەڕۆن بەس ئێمە وانی ئەوەتە باوکیشمە هەم قاچی چۆنە دەسەڵاتمان نیە هیچ اینجا دوای ئەوش کە خواردنێکمان نەبووە ئەبوو چاو نانێکمان خواردیا ئێستا نانمان نییە نازانین چی بکەین هیچمان نیە هیچ لەم ماڵەیە هەر ئەبێ ئاوە دانیشین اینجا دوای ئەوش کە چوومە بۆ قوتابخانە دوایی چوومەتە پۆلەکەەوە دەفتەرەکەم دڕاوم دەفتەرەکەم نازانم چی بۆ هەستا لە سلێمانی دەفتەرەکەی بۆ کڕم دوو ڕاپەڕی پێوە بووە مامۆستا پێوتمە بۆچی دەفتەر ناکڕێت مامۆستا دەسەڵاتم نییە کە جانتاکەم دڕاوە وتوێتی بۆچی جانتا و نازانم چی ناکڕێت وتم مامۆستا هیچم دەسەڵاتم ئەو ڕۆژە قەڵەمێکم پێ بوو هەر یەک قەڵەمم پێ بوو ئیتر دەسەڵاتم نەبووە ئیتر بە هاوڕێکەم وتی قەڵەمێکمە دیتی قەڵەمەکەش دوای پێم نووسی و دامەوە ئیتر هیچ دەسەڵاتێکم نەبوو بیر لەواکەم واڵم مناڵی خەڵکی ئەوەتە ئەڕۆ بملاوە ئەو لە ئەنجاڵن من جانتای خۆمەوە ئەو بەس پاسە ڕۆن و ئێمە ئەبێ بە پێ بڕۆین و مناڵی خەڵکی سارەکات و بردەمیان بەس ئێمە وا نەبووینە اینجا دوای ئەوش لە سلێمانی بەخۆ مامۆستاکە پارە بۆیە داین اینجا جانتای بۆ کڕی مامۆستاکان اینجا بەخۆی هەر پاسەکەش هەر ئەو گرتی بووی مامۆستا تر دەسەڵاتمان نەبوو پارچە عەرزێکمان هەیە بە خێرخوازان ئەڵێن خێریان بنووسێ ئەو عەرزەمان بۆ بکەن بیکەن بە خانوو ئەو ڕۆژانە کە بەزەی بە مناڵەکانمە هاتوتەوانێت کاتێکە چون بۆ شوێنێک چونەتە دەرەوە کاتێ مناڵی خەڵک ئەچێ بۆ دوکانەکە و مناڵەکان من پاریان پێ نییە کاتێ مناڵی خەڵک جلی جوان لە بەریایەت و هیمن لە بەریان نییە کاتێک مناڵی خەڵک لەوێ یاری ئەکاو مناڵەکانی من لێرە ناتوانانی هیچ شتێ بکەن ئەو کاتانە زۆر ئەشکێمەوە زۆر هیلاکم بۆیە ڕەنگە ڕێگە نەدەی زۆر بچنە دەرەوە و ئەو شتانە ببین ناتوانم لە بەرەوەی ئەزانم مناڵەکانم کاتێککە ئەو شتانە ئەبینن ئیتریانەوانە دەستەکەن بە گریان و حاڵیان ئیتر بە کەڵک نایە ئەتر لە بەرەوە ناتوانم زۆر بڵم بڕۆنە دەرەوە نامنیش حەزەکەم چۆنیان پێخۆش وەکو مناڵی خەڵک ئازادی خۆیان وەرگرن هیچ یاریەک هیچ شتێکیان نەکڕۆ بەدڵی خۆیان تا ئێستا تا ئێستا بەدڵی خۆیان نیان کڕیوە تا ئێستا بەدڵی خۆیان نیان تۆ ئەو پێڵاوزانە ئەوە کچەکەمە گەورەیە بە پێڵاوی دراوە چوو بۆ مەکتەب مامۆستا واین کردم بۆچی ئێ وڵای مامۆستاگە من دەسەڵاتم نییە من چی بکەم مامۆستا خۆی شتی بۆ مناڵەکانم کڕیوە یارمەتی مناڵەکانم یاوە خێرخواز بەخواشتی بۆ کڕیوی بۆ مناڵەکانم یا جاریوە بووە خێرخواز ئاگامان لێ نەبەشتی هێناوە لێدای ناوە ڕۆیوە ئاگامە لەوە نیە بووە ئەیتر مناڵەکانم کاتێک کەشتەکان بینی و خواردنەکان بینیوە لە خۆشە حاڵیان نەبووە دایە ئەو خەی ئەمڕۆ ئەو خواردنە خۆشەمان هەیە دایە ئەوەمان هەیە ئێتر ئەوە لە سلێمانیش بن گیامان هەر بە خەڵک بوو هەر خەڵک یارمەتی مناڵەکانمی ئەیە شتی بۆ ئەهێنان ئێستاش لێرە ماڵی خەڵک ئاوا بێت گیامان بە خەڵکە الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية
ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەکی السلام عليكم ورحمة الله وبركاته. بەخێراتنی بەرنامەی بەخشینەکەین و سوپاسی ئامادەبوونیانەکەین بۆ ئەم چاوپێکەوتن و ئەم بەسەرکردنەوەیە. بەڕێزان خێرخوازان، ئەم خانەوادەیەکی هەژارن کە پێک هاتوون لە بەڕێز کاک محەممەد و هاوسەری و هەروەها سێ کچ و کوڕێکیشی هەیە لە دۆخێکی زۆر ناخۆش و خراپدا ئەژین. بەڕاستی ئەم پیاوە کە مندامە و مانگانە موچەیەکی هەیە لەلایەن حکومەتەوە کە بڕی 150,000 دینارە لەم تەبعە. دیارە ئەویش معلومی جەنابتانە دوومان سێمان جارێ ئەیدەنێ و کەمیش کراوەتەوە بۆ 70,000 بەڕاستی خێزانێکیش بە 70,000 ناڕوا بڕێەوە. و دوای ئەوە زەرعاتێکی کەمی هەیە و خەڵکی ئەم دێیەش گوندی چاڵاخ خێرخوازان خوای گەورە پاداشتی خێریان باتەوە لەگەڵ جەنابتانە هاوکاریان کردووە و عەرزەیەکیان بۆ کڕیوە، بەڵام بۆی ناکرێ بەخان و بەڕاستی هیچ بژێویکی نییە لە ڕووی مادیەوە زۆر لاوازە. ئەجا خانووشی نییە ئەوە تا ئێستا لە خانووی مەکتەبە ئەژی. خانووی مەکتەبیش قوتابیەکان چۆڵیان کردووە، مامۆستاکان بەڕێوەبەر ئەم خوێندنگایان چۆڵ کردووە. بۆچی؟ لەبەر ئەوەی کەوا مەترسی ڕوخانی هەیە. بەڕاستی جا خوێندکارەکانیش ئەچن بۆ دێکان دابەش بوون بەسەر دێکانی نزیک ئەم گوندی چاڵاخە. بەڕاستی هەر کەسێ و ئەچێ بۆ خوێندنگایەک دەرس ئەخوێنێ بە حەقات لەبەرەوەکو عەرزم کردن مەترسی ڕوخانی هەیە ئەم مەکتەبە. ئەمان لە ناچاریە هاتوونەتە ئەم خوێندنگایەوانێ. جا بەڕاستی ئەوان لە دۆخێکی خراپدا ئەژین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ من نفس عن مسلم كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. ئەفەرمێ هەر کەسێک بارگرانیەک ناخۆشیەک لەسەر مسلمانێک لابەرێ، خوای گەورە ناخۆشیەک لە ناخۆشیەکانی ڕۆژی قیامەت لەسەر ئەو کەسە لا ئەبا. جا بەڕاستی ئێوەش خێرخوازانی ئازیز و خۆشەویست بە جۆرەی توانای خۆتان هاوکاری بکەن. والله پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ الصدقة تدفع البلاء وتزيد العمر. صدقة پارەبەخشین خێرکردن لە پێناوی خوای گەورە ئینسان لە بەڵا دوور ئەخاتەوە و تەمەنیش درێژ ئەکا. تەمەن درێژی بەو معنایی کەوا بەرەکەت ئەکەوێتە تەمەنتەوە لە ماوەیەکی کەما خێرێکی زۆر ئەکەی. لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ صدقة السر إن صدقة السر تطفئ غضب ربي. ئەفەرمێ بەڕاستی و بێگومان خێرکردن بەنیهێنی تووڕەبوونی خوا ئەسرەتەوە ناهێڵێ. جا هەر ماڵێکیش کە نەخۆشی هەیە ئەوە فەرمایشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەفەرمێ وداو مەرضاکم بالصدقة نەخۆشەکانتان چارەسەرکەن بە سەدەقە بە خێرکردن بە ماڵبەخشین لە پێناوی خوای گەورەدا. هەر بۆیە لە زمانی عەبدوڵای کوڕی مبارەکە ڕەحمەتی خوای لێبێ کاتێکەوە پیاوێک هاتە خزمەتی عەبدوڵای کوڕی مبارەک فەرمووی ئەی عەبدوڵای کوڕی مبارەک من لە ڕاستیدا برینێک لەسەر ئەژنۆم دروست بووە، چەند شوێن کردووە عیلاجم بەکارهێناوە بەڵام چارەسەری نەبووە. فەرمی وەزعت چۆنە لە ڕووی مادیەوە لە ڕووی ئابووریەوە؟ فەرمی وەزعم باشە ئەلحەمدولله. فەرمی دەلەجەیەک پێویستیان بە ئاوە بڕۆ بیرێکی ئاویان بۆ لێبە. ئەفەرمێ کاتێک چوو بۆ ئەو شوێن و هاوکاری کردن لە ڕووی مادیەوە بیرە ئاوەکەیان لێدا بیرە ئاوەکەی لێدا بۆیان. ئەفەرمێ لەگەڵ ئیفتیتاحەکەیە و لەگەڵ هەڵگۆزینی یەکەم سەتڵە ئاوە برینی قاچی وشکی کرد و خوای پەروەردگار شیفای بۆ نارد و چاک بۆوانێ. جا بەڕاستی ئەمانە هەندێک سوود بوون لە سوودەکانی سەدەقە و ماڵبەخشین لە پێناوی خوای پەروەردگار. جا ئومێدەوارم خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم کەناڵە پیرۆزەوە بەڕاستی توانیوێتی پەیامی ئیسلامی پیرۆز بە هەموو جیان بگەێنێ. لە ڕێگەی ئەم بەرنامە جوانەوە ئێوەش بتوانن هاوکاری ئەم خانەوادە بەڕێزە بکەن. بەڕاستی وەکو عەرزم کردن لە دۆخێکی خراپدا ئەژین. خوای گەورە پاداشت خێری هەموو لایەکتان باتەوە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 13 0 965 0 723 25 55
مناڵەکان دەخوێن لە مەکتەب بەڵێ بە قەرز و قۆڕە خەستومان مەکتەب وتمە گوناحە با وەکو خۆم من بیان نییە بەش ژیانەکەم ئاوا بووە ئەمجا لەم دێ و بۆ دێ ئەمجا خەڵکی یارمەتی داوم بە قورعان بۆ مناڵەکان سیاران گتووە خەڵک پارەکەی داوە ژیانەکەم ئاوە نە بە قورعان ماگانەکەشمنەوە لە سلێمانی شوێرش ئەرە وەڵا دەقە و سەعادە وەڵی شەو گومە لێزا بێ ئەترسم بەسە ماڕ بکەی مشکلەکەم ئەوەیە یعنی ئەوە نە مەترسیەکەی ئارە بە قورعان گەورەیە ئارە بەخوا جارێ گومە لێزە بوو ئەم دستانە هاڕەیە کردووە وام زانی وەڕووخاوە ژیانەکەم ئاوە ڕوویوە ئەی لە زستانانە ژیانتان چۆنە وەڵڵاهی زۆر خراپە بەڕاستی پێ خراپەکەی لە چییە؟ خراپەکەی ئەوەیە گومە لەزایە شدەیاڵێ ئەترسی بڕوخێ ئەلێرێتەوە مەکتەبەکان بەڕاستی خۆم ئەوم دیوەلی ئەوە ژیانەکەمانە ئەی ناترسن؟ چۆن ناترسن؟ وەڵڵی ئەترسن ئەمان بێچارم بێچاری لێرەم مناڵەکان ناڵە باوەگیان بەڕۆڵە ترسمانیان جارێ بەخوات لەژ من بەتانەکەوە ڕاپەڕێوەی وەڵا پەنجەرێک کاوە هەمووی شەق و پەقا هەمووی درزی بردووە مشکلەی زۆر هەیە حتا بڵێ مشکلە هەیە ئەم مەکتەبە حتا بڵێ ئەوەی من بێچارم هاتوو مناوی ژیانێکی زۆر ناخۆشم هەیە بۆ گەرما و سەرما چۆنە؟ وەڵڵی هەتا هەموو شتێکم هەیە گەرمامە بێ سەرمامە بێ مشکلەم زۆر هەیە ژیانم زۆر ناخۆشە هەتا بڵێ ناخۆشە ئەوەی ژیانەکەم یعنی لەوەتی زەوازتان کرد هەر ئەم خان و ئەم شوێن و شوێنە کردووە ئەم شۆنەر هەر ئەو خزمانە داوێنێتەوە بە من ئەوش وتویتی مۆقەتە کەی خۆتا ئێمە ناڵێن بەیانی ڕووخا بە سەتاکە کەی خۆتە تومە من قوڵمە ئەوەی لەبەرەوە هیچ شوێنێکم نییە بچم بۆ ناوی هیچ شوێنێک ئیدارێکم نییە بچم بۆ ناوی کێم بۆ نادوێ پێخان و مشکلم زۆرە ئەوەیە مار و دوو پشکۆوانەی نییە ئەم مەکتەبە بەرەوەڵا ماریشی هەیە ئەرەوەڵا مارم تیا کوشتۆ بە زاتی خۆ ناو مەکتەبە ئەم مەکتەبە مارم بتیا کوشتۆ بە زاتی خۆ جارێ بووە لەو دەشتۆ بووم شوانی خەڵک بووم ئاو لە ژێرمەوە ڕۆیوە ژیانەکەم ئاوە پیس بووە لە مناڵۆ هەتا ئێستا ژیانی خۆم نەدیوە بەڕاستی هەموو خەڵکی ئاگادارە ئەم منتیقە ئەو ژیانەمە بووە تا چەند لە ڕووی دەرونیەوە قەلەقن لەم مەکتەبە ژیان بەسەر دەبن کاتێک کە لیژنە هاتووە نەیشتووە خوێنکارەکان لێرە بخوێن و تێتی ئەڕوخێ بەسەرتانە ئێوە کە شەو ڕۆژ لێرە بەردەوام ماوەی 2 ساڵ زیاتر لێرە تا چەند لە ڕووی دەرونیەوە ترستان هەیە بە هەموو نوع ترسمان هەیە بە هەموو نوع ترسمان هەیە خوایە نەڕوخێت ژیانی ئێمە ئاوە بووە خوایە نەڕوخێ بەسەربانە خوایە ئەم ناڵانم ئایا لێرە دەربکرێن بۆ کوێ بچم هەنا بۆ کوێ بەرم چۆکم هەموو شوێننە مێردەکەمەوە تا لایکی نقصانە بە لایکی نەبووانی ئەچێ پیاەکە وەڵە بە 10,000 یا بە کاتم ئاتامە عاشەکەی هەبوو 75,000 بە 75,000 کی ئامادەی بە 75,600 خێزان بەڕێوە بێ لەوەش کە مناڵەکان بەدە ڕۆژ نەبووە هیچ شتێ بیخۆن وەڵای جاریا بە مانگ هیچ شتێکیان نەخواردووە مامۆستا خۆی کاتە زەخیرەکەی بۆ هێنام یا ڕەبی خێری بنووسێ گیانم بەو کاتێ زەخیرە شتەکەی بۆ هێنە چۆک هیچمان نەبوو هیچمان نەبوو شخصێکەیە لە سلێمانی 2 جەمعە جارێ یا 3 جەمعە جارێ زەخیرەمان بۆ نێ گیانمان بەوە باوەڕم پێ بکە هیچ شتێک جاریوە بە 10 ڕۆژ بە 15 ڕۆژ مناڵەکانم بەڕاستی بێڵم بەختە زیێڕە بکەن جاریوە بە 10 ڕۆژ بە 15 ڕۆژ بۆم کیلۆی مریشێک یا کیلۆی گۆشت نیم بیکڕم خەڵک لە سیارە هاتوتە ئەویا بیکڕەشت مناڵەکان هاتن دای ئەوە نەبە قوربان مە نەژوورەوە لەبەری کە 10 سەڵاتم نەبوو بیکڕم هاتمەتە ژوورە تێگریاو بەسەر مناڵەکان
والله پارچەی عەزمان هەیە ئەوەی هاوکاریمانەکات ئەوەی یارمەتیمان ئەیە هەتا ماوە من مەمنونیانم والله خێرێک بە خۆیان ئەکەن هەر کەسێ هاوکاریمانەکە ئەو عەرزە بۆ ماکە بۆ ئەو مناڵانە بۆ منیشنا بەس بۆ مناڵەکانم چونکم ئەوە تەیەکی چاویان کردوێتەوە هەر لەم لەو لەلا بوون ئەوەی یارمەتیمان ئەکا ئەوەی یارمەتی خۆی دەستیمان بۆ درێژەکان ئێمە مەمنونیان ئێمە لێیان ئەپاڕێینەوە بەس ئەو نەیارمەتیم بن و دڵی ئەو مناڵانم خۆشکەن هەر ئەوە مەبێت والله لە هەموو خەڵکە پاڕێمەوە یارمەتیم بن و هەرچی کەسە لە ژیانێ هەموو ژیانێکە یارمەتیم بن ئەوەی یارمەتیمە خێریەکە و ئەوە یارمەتیشمە هەر خێریەکە من ئەمەم بەکە لە خەڵکەوێ یارمەتەکە چی بێ بۆ تۆ زەرور وڵای ئەو خانوم بۆ کرێ و هیچ زەروری ئەمەگە خانۆکەم بۆ کرێ ئەرزت هەیە تۆ بەڵێ ئەرزشمایە وڵا عەرزەکەم هەیە یەک زەلامە ناو دێکە کڕێتی داواکەم لەو خەڵکانە ئەم خانومە بکرێ و نەجاتم بلێ لە مەکتەبە من ئەمەمەوێ لەو خەڵکە هیچی کەم ناوێ عەرزێکم بۆ کڕراوە زەلامێک بۆ کڕیوم و ڕۆیشتووە داواکارمە ئەو عەرزم بۆ بکرێ بە خانوو و ژیانم ببێ بۆ سەر ئەمانەوێت دژواری و ژیانی و ناڕەحەتی هەژاران و نەداران ئاشنەی ئێوەی ئازیز و خۆشەویستی بکەین و دواتر لە ڕێگەی هەر کەسێک لە ئێوەوە هەر کەسە و لە قەدەر توانای خۆی هاوکاری و کۆمەچی کۆ بکاتەوە و هاوکاری و کۆمەچیان بکەین و لە ژیانی ناڕەحەتی و کولەمەرگی ڕزگاریان بکەین خۆی باسی ژیانی خۆی کرد و نامێت دووبارەی کەمەوە بەڵام ژیانێک زیاد لە 6 ساڵ لە دەربەدەری و ئاوارەی و بێکەسی ژیان دەگوزارێنێ و دواتر کاتێکەوە خانەوادە پێکدێنێ بە هەمان شێوەی خۆی ژیانی مناڵەکانی دووبارە ئەبێتەوە و هەژاری و نەداری و بێکەسی ڕوو لە مناڵەکانی ئەکە کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا خانەوادەی لەم چەشنە ئەبین هەمومان ئێمڕۆ ژیانمان بەشێک بۆ لە مەینەتی و ناخۆشی بەڵام هەژاران و نەداران زیاتر ژیانیان ناڕەحەت بۆ و زیاتر مەینەتی ڕووی تێکردوون ببەخشندەی ئێوە لەم مەکتەبە ڕزگاری بکەین و لە چەند مانگی داهاتوو فرمێسک و ناڕەحەتی و ناخۆشەکانیان بۆ بکەین بە خەندە و خۆشی ئەرزەکان بۆ بکەین بە خانوویەکی بچکۆلانە و لە مەترسی ڕووخان و مار و مێر و ڕزگاریان بکەین چاوەڕوانی هاوکارەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویستین بۆ ئەوەی مەینەتەکانی ئەم خانەوادەیەکەم بکەینەوە و فرمێسک و ناڕەحەتی و ناخۆشەکانیان بۆ بگۆڕین بۆ خەندە و خۆشی هەر کەسێکەوەی هاوکارمان بێت داواتان لەکەی پەیوەندیمان پێوە بکات و بە هەر شێوازەکە ئەتوانی هاوکاری ئەم خانەوادە هەژارە بێت بۆ ئەوەی لەو ژیانە کولەمەرگی و ناڕەحەتی و مەترسیە ڕزگاریان بکەین تا بەرنامێکتر بەخواتان ئەسپێرین وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه